ئەو جارەیان هەر بەجارێک کێشەی تەکنیکی نییە، چونکە ئەگەر تەماشای وەزعەکە بکەین بە شکلێکی عام دەبینین کە عێراق هەندێک کێشەی لۆ دروست بووە، کێشەی با بڵێن قانونی. ئەو کێشە قانونیانە وایان کردیە کە ئەوان 200 ملیارەکە نەنێرن. کێشە قانونیەکەش لەوەیە بە حقات ئەو 200 ملیارە ئێمە پێویستە تی بگەین 200 ملیارەکە چییە؟ 200 ملیارەکە ئایا ئیستحقاقی هەرێمی کوردستانە لە موازنەی 2021 یان 200 ملیارەکە سولفەیە کە لۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتەی هەرێم و بەغدا دەگەنە نەتیجەیەک لەسەر موازنەی 2021. ئەوە حقیقەتەکەیە، ئەوەی کە هەیە سولفەیە پێشینە دەبێت لە خلالی تەوان لۆ ساڵێک لە خلالی ئەو ساڵە بە ژێرەی قانونی ئیدارەی مالی و بە ژێرەی هەموو عورفی محاسبی پێشینە دەبێت لە خلالی ئەو ساڵی کە پێشینەکەی تێدا دەکرێت تەسویە بکرێت. بەداخەوە ئەو پێشینەیە تەسویە نەکرایە لە ساڵی 2021. مەسەلەی 200 ملیارەکە شکایەتی لەسرە و ئەمن زۆر لە مێژە گۆتیتم هەرێمی کوردستان پێویستە ئاگای لە خۆی بی، چونکە نەیارانی کورد لە بەغدا و ئیش دەکەن لەسەر ئەو 200 ملیارە، نەک لەسەر ئەو 200 ملیارەکە کە دکتۆر حەزەکەم بزانی لەسەر 453ەکەی کە لە ساڵی 2019ەوە لۆ هەرێمی کوردستان هاتیە کێشەی قانونی لەسرە و شکایەتی لەسرە و ئێستاش نەیارانی کورد تحریکی کێشەیان با بڵێن داوایەکی قەزاییان کردیە لەسەر ئەوەی کە چۆن وەزارەتی دارایی عێراق 200 ملیارەکەی ناردە. بەڵام ئەو قەرارە ئیتر ئیشکالێکی لۆمان دروست کردیە کە ممکنە ئیشکالێکی زۆر گەورەمان لۆ دروست بکات لەسەر مەسەلەی بودجەی 2022.